السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان بەم نیوەشەوە زۆر بمان هەسمان بە بوومە لەرزەیەکی بچوو کرد. زۆربەی ناوچەکانی عراقی گرتەوە. دوو ڕۆژ پێش ئێستا لە وڵاتی مەغریب بوومە لەرزەیەکی زۆر بەهێز ڕوویدا. هەزارەها کەس بوونە قوربانی. بەڵام ئەوەی پێویستە لەسەر من و تۆ عەدەم الخەوف نەترسین. چونکە ئێمەی موسڵمان لەژێر فەرمانی خوایین. ئێمە بەویستی خۆمان نهاتووینەتە ئەم دنیایەوە. ئێمە بە قەدەری خوا هاتووینەتە ئەم دنیایەوە. الله سبحانه وتعالى يدبر الأمر من السماء إلى الأرض. بڕیارەکان لە ئاسمانەوە دەرەکات. والله خوای پەروەردگار دیاری کردووە تۆ چەندە بژیت. دیاری کردووە تۆ لەکوێیە بمریت. ئەگەر بڕیار بێ لە ناو جێیەکەتە ئەبێ لە ناو جێگەکەتا بمریت. ئەگەر بڕیار بێ لە ناو سیارەکەتە ئەبێ لە ناو سیارەکەتا بمریت. ئەگەر بڕیار بێت لە کاتی خۆشیە ئەبێ لە کاتی خۆشیە بمریت. بۆیە عەزیزانی خۆم لا داعیە للقلق. پێویست ناکا بترسن. بە ئارامی لە ناوجێیەکانی خۆتانە بخەون. بە ئارامی لە ماڵەکانی خۆتانە بمێننەوە. واللهی خوای پەروەردگار ڕوحت نەباتەوە، ڕوحت نەکێشێت، هێز نییە لەم کەونەیە بتوانێت دەستبەرێ بۆ تۆ، ڕوحت دێبسەنێتەوە. بۆیە خوای پەروەردگار هەموو شتێکی بەدەستە. ڕوحی بە ئێمە بەخشیوە، تەنهاش خۆی ئەتوانێ ڕوحمان بەرێتەوە. پێویست ناکە ئینسانی موسڵمان بترسێت. ئێمە لە هەر شوێنێکا بمرین خاوەن تەوحیدین، خاوەن لا ئیلاهە ئیلا اللهین، خاوەن ئیسلامین. ئەگە بشگەڕێینەوە بە بوومە لەرزە بێ، بە سووتان بێ، بە کوژران بێ، بە هەر شتێک ئەگەڕێینەوە ئیلا ڕەبین غەفوور، بۆ لای خوایەکی زۆر میهرەبان و بەخشندە، خوایەک لە دایکمان بۆمان بەڕەحەمترە. بۆی عەزیزانی خۆم ئەوەی پێویست کا بترسێت ئەو کەسەیە کە خوا ناناسێت، ئەو کەسەیە کەوا باوەڕی بەخوا نییە، باوەڕی بە زین و بوونەوە نییە، ئەو کەسە پێویستە کا بترسێت. و من یەقینم هەیە ئێستا ئەو بێ باوڕانە لەژێر خانۆکانیان ڕائەکەن، شەو ناخەون تا بەیانی، چونکە ئەوان ژیانیان زۆر خۆشەوێ، باوەڕیان بە داهاتوویەکی تر نییە، باوەڕیان بە ژیانێکی تر نییە. ئەمە وەکو زاهیر، بەڵام لە دڵەوە وەستەیقەنەتها ئەنفوسهم، بەخوا لە دڵەوە ئەزانن چۆن ئەخەون ئاواش ئەمرن و چۆن بەخەبەر دێن ئاواش زین و ئەبنەوە. بۆیە عەزیزانی خۆم ئێمە خاوەن تەوحید و ئیسلامین، خاوەن لا ئیلاهە ئیلا اللهین، خاوەن قورئانین. بۆیە پێویست ناکە بە هیچ شێوازێ بترسێن. لە شوقەکانتان بمێننەوە، لە ماڵەکانتان بمێننەوە، بە ئارامی لە ناوجێگەکانی خۆتان نابخەون. والله هیچ کەسێک ناتوانێت لە مردن دەربازی بێت. قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. والله ئەو مردنەی کەوا ئێمە لێی ڕاکەین مردن لە پێشمانەوە وەستاوە. فإنه ملاقيكم، ئەمان گرێتەوە. أينما تكونوا يدرككم الموت ولو كنتم في بروج مشيدة. والله لە هەر شوێنێکا خۆت حەشار دەیت، ئەگە ئەجەلت هاتبێت ئیلا ئەبێ بمریت. کەواتە لا داعیە للقلق. پێویست ناکات قەلق بن، پێویست ناکات بترسن، بە ئارامی لە ماڵەکانی خۆتانە بخەون، چونکە الله خەیر حافظە وهو ئەرحەم الراحمین. ئێمە ئیماندار و موسڵمان خوای پەروەردگار خۆی حافظمانە، خۆی پارێزەرمانە، ئەمان پارێزێت. خوای پەروەردگار وڵاتمان بپارێزێ، وڵاتی موسڵمانمان پارێزێ لە زیلزال و لە هەموو ناڕەحەتیەک. یا ربی وڵاتمان بە دوورکەی. ئامین ئامین. الحەمدولله رب العالمین.